کێ خانە نشینە؟ دیمەنی هەندێک پیرەمێرد لە گۆشەی دیوارێکدا کە بە شەو و بە ڕۆژ بە سەرما و بە گەرما چاوەڕی وەرگرتنی موچەکانیانن پێچەوانەی واتای وشەی خانە نشینە. خانە نشین واتە کەسێک کە لە خانە و ماڵی خۆیدا جێگیر دەبێ و دادەنیشێ و کەوتایی بەوادەی ئەرکەکەی دێت لە دام و دەستگاکاندا. بەڵام لە هەرێمی کوردستاندا دۆخێکی تەواو پێچەوانە خوڵقاوە، ئەوانەی کە بڕیارە خانە نشین و ڕێزلێ گیراو بن هەر ڕۆژ و مانگ و سەعاتێک لە ماڵ دێنە دەرەوە و دەرگای بانک و فەرمانگەکان دەکوتن و کەس لێیان ناکاتەوە. لە کوچەکاندا بۆ موچەکان دادەنیشن، دێنە بەر باران و لە بەرخۆری هاویندا دەبورێنەوە و حەسرەت دەخۆن و دەمرن، چونکە ئەو خانە و ماڵەی کە بڕیارە بەڕێز و شکۆوە پاش ساڵانێک خزمەت تێیدا بحەسێنەوە و بژین ژیانی تێدا نییە. ئاو کارەبا و خزمەت گوزاری لەو خانەیەدا نییە، کەچی هێشتاش دەسەڵات بێشەرمانە وشەی خانە نشینیان بۆ بەکار دەهێنێت. کام خانە نشین؟ ئایا تۆ بوار دەدەیت ئەو لە ماڵی خۆی دابنیشێت؟ ڕێزی دەگریت و موچە و بژێوی شایستەی بۆ دابین دەکەیت؟ وەک سوپاسێک بۆ ئەو ساڵانەی تەمەنی لە خزمەتی وڵاتدا خەرج کرد موچەکەی بەڕێزەوە بۆ خەرج دەکەیت؟ ئایا بە چ شەرمێکەوە وشەی خانە نشین بەکار دەهێنن؟ ئەمە لە کاتێکدا خانە نشین و بێکار و ئاسوودە و بێخەم تەنیا بەرپرسان خۆیانن کە لە کۆشک و vێلا و ماڵە گرانبەهاکانیانەوە دادەنیشن و هەموو خزمەت گوزاریەکی ژیانی شاهانەیان بۆ فەراهەم کراوە. لە بەرامبەریشدا سەرەتاییترین ئەرکەکانیان بە پیشەیانە بەرامبەر بە خەڵک و گەلەکەیان جێبەجێ ناکەن. خەڵکێک کە بە هەژاری و نەبوونی و پشتگوێ خستنی ژیانی خۆی قۆناغەکانی خوێندن و خزمەت تەواو دەکا و دواتر لە سەرەی موچەدا گیان دەسپێرێت. ئایا چیتر کاتی ئەوە نییە بپرسین ئایا کێ خانە نشینە؟ پیرەمێردە ماندووەکانی نیشتیمان یان بەرپرس و دەسەڵاتدارە پاڵکەوتووە تێرەکان؟